مانگرتنی مامۆسایان و فەرمانبەران لە بەردەمی ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکان بەردەوامی هەیە. ئەمڕۆ پێی ناوەتە نۆیەم ڕۆژەوە و بەبێ ئەوەی خواردن خۆن ئەوان لە مانگرتنی خۆیان بەردەوامن. دوای هەوڵێکی زۆر بۆ شکاندنی مانگرتنەکەیان، بەڵام ئەمە سوورن لەسەر ئەوەی کە لە مانگرتن بەردەوام بن، بەڵام بە پێی راپۆرتی تەندروستی وردەوردەباری تەندروستیان بەرەو خراپی دەڕوات، توانێت ڕۆشتنیشیان کەم دەبێتەوە. جاروبار کە لەسەر ڕێنمایی پزیشکەکان دێنە دەرەوە و پیاسەیەکی دەکەن. منەچمە لای باکیزەخان. سڵاو لێ بەخات و باکیزە تەندروستی چۆن ئەمڕۆ؟ خراپە ئەوەیت لە بنی پێمەوە سەربوون و مردن دەست پێیەکە وەرە سەرەوە هەموویت لە بنی پێمەوە سەربوون دەست پێ کردەوە لە قاچەکەەوە. تا چەنەی تێتوانین بەردەوام بی؟ تاو کاتەی ملەتەکەم هۆشیێتەوە. داواکارەکانی من لە هیچ لایەنێکی سیاسی و هیچ حکوومەتێک نێن لە ملەتەکەم نەبێ. تو ئەو خوای قبوڵێکن ئێمە بمرین، تو ئەو خوای قبوڵێکن سیانزە گەنجستان لە پێناو داواکارەکانی ئێوە بمرێ. بۆ هەڵناسن داواکارەکانتان جێبەجێ ناکەن، بۆ هەڵناسن بەدەم داواکارەکانتانەوە، بۆ هەڵناسن بەدەم خەباتەکەتانەوە. لە دوای مردن من شۆڕشمەوە چییە؟ منەمێ لە بەرهەمی ئەو شۆڕشە بخۆم. ئەمەوێت لەگە مناڵەکانمە شانازی بەم ڕۆژانەوە بکەین. بۆ ناجوڵێن چاوەڕێی چین. باگیزەخان، ئەو کەسانی کە سەردانیان کردووی ژماری زۆر لە هاوڵاتیان لە مامۆسا لە موچەخۆران لە کاسبکار سەردانی کردوون، کامیان زۆر ئازاری یاوی کاتێککە بینیوتە فرمێسک بە چای هات پێ خوارەوە. ئێستا کوڕێکی کاسبکار هاتبوو بە ساقی بم وتینە موچە خۆرمونە منەتشم بە موچە هەیە، بەڵام کە تۆ بینم ئەوها ژنێکی ئەوە بە خیرەتی ورایی بە ئێمە بەبێوی احتیاج و محتاج بی هاتووی سەنگەرت گرتووە خۆتەکەی بە قوربانی تا ئێمە هۆشمان بێتەوە. خۆتی لێ بوو چەند بە کوڵە گریا کە کاتێک پیا و گریا یعنی شتەکان لە لووتکەیان. گریانی پیاو بۆ ئێمە زۆر مەعنا بەخشێ، گریانی ژن نازە، گریانی پیا و بێدەستەڵاتی و شعور جوڵانە. یعنی ئەو پیاوە ئەوەندە پیاوە ئێوێ زۆر شت بکە، بەڵامەکو چواردەورەکەی دەسەڵاتەکە ئەوەندە زاڵمە هیچی پێ ناکرێت بۆی لە تاواگری. گریانی پیاو زۆر واتای هەیە، ئەو واتای ئەو پیاوە ئەوەندە بەخیرەتە، ئەوەندە ئازایە، ئەوەندە مەردە حەز بە نەقز ئەکا کە ئەو خەباتی من کردومە ئەویتیانە. قوربانی تاڵ بە تاڵی ئەو فرمێسکە بم، قوربانی قەترە بە قەترەی بم، هەر لە قەترەی ئەو ئاوی مغەزیات چووکە قەترە بە قەترە ئەیخەر نەجەستەی منەوە ڕۆژانە. باگیزەخان، ئەم خاتون هاتوۆتە ئێرە ئەوێت تاجەگوڵی نەبکاتە ملتان. فەرموو خاتون، لێسەدا خاتونێک هاتووە تاجەگوڵینە ئەکاتە سەری مامۆستاکان وەکو ڕێز و وەفایەک بۆ ئەو مامۆستایانەی کە لێرەن ئەوەی کەی بینن. ئەمە خاتونێکە ئەتەوێت چ پەیامێ بگەێنی خاتون؟ سەرەتا کە من هاتووم بۆ خێمەتگەی شکۆ، ئەم خێمەی شکۆیی نەتەوەیەکە. بەڕاستی ئەمانە سلمانیان کە دڵسۆزی سەرجەم هاوڵاتانی هەرمی کوردستانن بە موچەخۆر و بە بێموچەوە. بەڕاستی من سەری ڕێز و نەوازشیان بۆدا ئەنەوێنم، چاویان ماچەکەم، دەستی ماندووبوونیان ئەگوشم، هیوای تەندروستی باشیان بۆ ئەخوازم. لە سەرجەم هاوڵاتانی کوردستان فەرز بوو کە بۆ پشگیریان بۆ داوای ئەمانە بۆ پشگیریەک لەمانە بە هەر شێوازێک بێ ڕێزیان لێ بنێ. بەڕاستی ئەمە هێشتا زۆر کەمە. خۆزگە بمتوانایە، خۆزگە لە توانامە بواە فەرشی گوڵینم لەژێر پێیانە داخستایە، خۆزگە بمتوانە زۆر لەوە باشتریان بۆ بکەم. بەڵام ئەمە بە دەستی خۆم دروستم کردووە وەکو ڕێزێک تاجە گوڵینەیەک لەسەر سەریاندا بنێم. هیوای تەندروستی باشیان بۆ خوازم. نسبە لای مامۆساوات تەندروستی چۆن ئەمڕۆ؟ سڵاو ڕێز بۆ جەنابتان، پاشین شکر، سپاس بۆ خوا بە حکمیەوەی کە ئەمڕۆ نوێم ڕۆژە مانگرتووە لە خواردن، کەمێ مزعافا لەسەر جەستەمان دەرکەوتووە، کەمێکی لاشی ماندووبوون پێمانەوە دیارە. تەندروستی باش بۆ پەرێستان، زۆر سپاس دەکەم. ئەچمە لای مامۆسا دڵشاد بابان. مامۆسا، مامۆسا تەندروستی و چۆن ئەمڕۆ؟ سواز بەخوا باشم. کەس و کارەکە و دۆخیان چۆنە؟
والله الحمد لله طبعا لا روي دروني وانا راحت بن بلا مسواز بخوريان برزه من الله هەیە ئەوانش فریان بەرزە لە خوا بەزیابێ ئەوان کێن بۆ لاو چی پێڵێن وڵی کێن تر طبعا ئەو خەڵکا بینن کە لێرە بێگومان سەیری تەندروستی منەکە ناڕەحەتە بن بەڵام کە ئەو خەڵکا بینن بە گەرم و گوڕی پشتیوانیەکان ئاوا دۆزەکە دۆزیشی گشتیە لە پێناو خەڵکایە بەڕاستی دڵخۆشە بن بەنیازی تاکەی بەردەوامی تا چەندێکی دەتوانین بەردەوام بی واللهی وابزانم ئەو ڕۆژێک کە بەرگەسپیەکەمان لەبەر کرد ئێمە پەیامی خۆمان گەیاند ئەوە مانای بەردەوامیمانە تا ئەو کاتە بۆ بەڕێستان بە هیوای تەندروستیەکی باش بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە سێ لە مانگرتوەکان بوون کە خەڵکی زۆر سەردانیان دەکات نۆیەم ڕۆژە ئەمڕۆ کە هاوڵاتیان پەیتا دێن بۆ پشتیوانیان لە سەرجەم چین و توێژەکان لە موچەخۆران لە کاسبکاران و لە چەندان کەسی دیکە لە دەوروبەری سلێمانیشە سەردانیان دەکەن بۆ ئەوی کە پاڵپشتی مانگرتوان بکەن و ئەمان لە مانگرتنی خۆیان بەردەوام